خاڵێکی تر بەڕێزان ئەم ئەرکە کە ئینسانی ئیماندارێکە هۆکاری سەرفرازی ئینسانەکانە. یعنی ئەمە مەسەلەیەکی شخصی نییە پەیوەندی بە من یا تۆوە هەبێ، نا، ئەم مجتەمەعە، ئەم ئومەتە، ئەم سەرزەویە وەکو کەشتیەک وایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێ مثل القائم على حدود الله والواقع فيها، نمونەی ئەو کەسەی کە هەڵ ئەسێ بە فەرمانەکانی خوا و نمونەی ئەو کەسەی کە سنوورشکێنی فەرمانەکانی خوا ئەکا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ کە قەوم استهموا على سفینە، وەکو خەڵکێکوان لەناو بەلەمێکە. ئەگەر ئێمە ئەم گەردوونە، ئەگەر ئێمە ئەم زەویەی لەسەری ئەژین وای تەشبیهکەین بەوەی کە ئەمە بەلەمێکە. خەڵکە باشەکان پێغەمبەری خوا فەرمێ خەڵکی باش و خراپی تایە، ئەفەرمێ ئەم دوانە قورعە ئەکەن بۆ ئەوەی لە چوا جێیان بێتەوە. ئەفەرمێ باوا تەسویری کە ئێمە تەسویرێکی تەقریبیە پێغەمبەری خوای کە ئەفەرمێ خەڵکە باشەکە قاتی سەرەوەی بەلەمەکەیان بەرەکەوێ، ئەڵێ ئێمە لە قاتی سەرەوە ئەبین، بەلەمەکە دوو قاتە. خەڵکە خراپەکە ئەکەونە بەشی خوارەوەی بەلەمەکە، ئەڵێ خەڵکەکەی کە ئەکەوێتە بەشی خوارەوە لەناو خۆیانە، ئەڵێن باشە ئێمە کە پێویستمان بە ئاو ئەبێ هەموو جارێ ئەڕۆینە سەرەوە، ئەوانەی سەر و خۆمان عەزیەت ئەدەین بەسەر ئەوانە ئاوەکە دێنین ئەی خۆین. بۆچی ئێمە ئەم ئەرکە بۆ ئەوان دروستکەین؟ ئەڵێ ئێمە دێن لە جێگەی خۆمانە کە حەقی خۆمانە و لە ژێرەوەین، کونێک ئەکەینە بەلەمەکە ئاو دەرەهێنین لێوەی خۆی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر ئەوانەی سەرەوە دەستیان نەگرن بەلەمەکە کونکەن هەر خۆیان غەرق نابن، ئەوانەی سەریشەوە غەرقەکەن. ئەمە ئیشکالە. لەبەرەوە کاتێک کابرایەکی خراپە ئەکا ناتوانێت بە من بڵێ کاکە تۆ چ عەلاقەت بە من هەیە، کاکە تۆ بەلەمەکە کون ئەکەی، تۆ غەزەبی خوا ئەنێری بۆ من. خوای پەروەردگارە فەرمی وما كان ربك ليهلك القرى بظلم واهلها مصلحون. ئەفەرمی خوای پەروەردگار غەزەب لە هیچ کۆڕ و کۆمەڵ و نەتەوە و گەلێک ناگرێ ئەگەر خەڵکەکەی چاکساز بن. نافەرمێ واهلها صالحون، ئەفەرمێ مصلحون، کەواتە بە سەڵاحی خۆت کۆتایی نایە مۆزوعەکە. من بەس خۆم ساڵح بم هیچ پێک نایە. ئەگەر مناڵەکەم خراپ بێ، دراوسێکەم خراپ بێ، براکەم خراپ بێ، باوکم خراپ بێ، من بێدەنگ بم. پێغەمبەری خوا لە حەدیثێکا صلی الله عليه وسلم فەرمی ئەوحى الله إلى جبريل، ئەفەرمێ خوای پەروەردگار وحی ناد بۆ جبریل ئەن ئەقلب قەریەة فلان على ئەهلها. ئەڵێ خوای گەورە بە جبریلی گوتی ئەی جبریل بڕۆ ئەو شارە هەڵبگێڕەوە بەسەر خەڵکەکەیە. فقال جبريل الله يا رب إن فيها عبدك فلان لم يعصيك طرفة عين. أفرمي أي پروردگار أو شارع فلان كسي عبدي خوتي تيايا، أفرمي يك تشاو تروكان لتو ياخين أبوه. تصور كإنساني صالح، إنساني صالح تشاو تروكانه لخوا غافلنيا. بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي خواي پروردگار أفرمي أقلبها عليه، أفرمي برو يكم جار بسر أوا كاوليك فإنه لم يتمعر وجهه في قط. أفرمي چونك أو بياوا روجك لروجان لبرمن ريجرج نكردو لخلق. يعني أم بياوا كمنكر كراوا كخرابة كراوا أم بياوا بدم خلقه وبيكنيوا خوي بياوي چاك بوا، مشروب خور نبوا، داوين بيس نبوا، سرداني بن كيس مساجي شي نكردوا، بياوي كي خرابة كارو گندل و دزيج نبوا، بس أم بياوا بيدنگ بوا لسر أمشتانا. بێدەنگیەکەی ئەو خوا ئەفەرمێ ئەقلیبها عەلەیه، ئەفەرمێ بڕۆ بەسەر ئەوا بیڕوخێنە یەکەم جار. ئەوە ئەرکی ئەو بوو. بۆیە لە ئایەتەکەی ترا فەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. ئەفەرمێ لە شەڕی فیتنەیەک، لە شەڕی بەڵاو مصیبەتێ بترسن کە تەنها تووشی ستەمکاران نابێت. ئەوانەی کە صالحن ئەگەر بە ئەرکی خۆیان هەڵەسن، ئەوانەی کە خراپن ئەمان بە دەردی ئەوان. ئێستا یەک ئینسان بەڕێزان ئەگەر تووشی ئەنفلۆنزایەکی بەراز بێ، نەخۆشیەکی کوشن دەبێت، ئەگەر یاسایەک نەبێ حیجری سەحی بخاتە سەر ئەم پیاوە، ئەگەر ئەم پیاوە بڵێ من ئازادی خۆم ممارەسە ئەکەم، من دێم تێکەڵی خەڵکە بم، ئەگەر یاسا حیجر نەخاتە سەر ئەم پیاوە، ئەم بەتایی یەک کەس گرتوێتی شارێ تووشەکە. بۆچی دەسەڵاتی قەل و مریشکە سووتێنێ و سەری ئەبرۆزینە بە چاڵی ئەکا؟ لەبەرووی پەتا بڵاو نەبێتەوە. ئەم نەخۆشی ئەخلاقیانە پەتان ئەگەر هێزێک نەبێ بەری بگرێ، ئەوانەی کە ساغن تووشە بن. خەڵک مافی خۆیەتی تەندروستانە بژی، تەندروستیەکە پەیوەندی بە ئەخلاقیەوە هەبێ، پەیوەندی بە جیهاز و ئەندامی هەناسەدانیەوە هەبێ، پەیوەندی بە فکرێەوە هەبێ. من ئازادم لەوەی کە حەسانەیەکم هەبێ، مناڵەکەم حەسانەی هەبێ، خەڵک تووشی پەتای نەکا. خراپە پەتایە کە تۆ ڕێگە ئەدەی بە بڵاوبوونەوەی کە حەزری ناکەی لە ژێرناوی ئازادی تاکە کەسی،
ئەمە مەفهومی مخالف يعني مخالفی هەرچی مەفاهیمی ئەخلاقی و بنەماکانی ئاینی و یاسایی هەیە دژە بچێتەوە لەگەڵیان. کەواتە خاڵێکی تر لە فائیدەکان لە سوودەکانی ئەم ئەمر بە معروف و نەهی لە مونکەرە بەڕێزان ئەوەیە کە سەبەبی ئەوەیە ئینسانەکان لە غەزەب و عەزابی خوا بەدەرکە. خاڵێکی تر ویلایەت یەکڕیزی تەبایی نێوان ئیمانداران دەرئەخا. خوای پەروەردگارە فەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض بو أفرمي يأمرون بالمعروف وينهون عن المنكر. چونك من كأمر بچاك أكم نهي لخراب أكم لچ منطلقك خو رقم لينيا كعارق فروشه كتجارة بازرگانيك رقم لبيشكيتي لبروي أمبيا وبآقري دوزخ مشرف أكا أمبيشيا من ناموي أمبيا وأهلي دوزخ به من لمنطلق إصلاحه ومن دل صوزم بيك على ميكا أو دڵسۆز نییە کە ڕێگەی پێ ئەدا ئەوە دڵسۆز نییە ئەیە لێ مناڵەکەی دەستی بجزێ بە ئاگرەکەیە لەبارەوەی مناڵەکەی نازانێ دەرەنجامی دەستکی زانی بە ئاگرەکەیە سووتانە ئەوە دڵسۆزێتی کە نایەڵێ با بگری بەڵام گرنگەوەی تۆ نێڵی دەستی بسووتێ کەواتە کاتێک کەسێ ئەمر بە مەعروفەکە لە منطەڵەقی حقدەوە نایکە ئێمە لە منطەڵەقی برایەتیەوە من بە برای خۆم ێزانم ئەو کەسەی کە کارە خراپەکە کە پێی ئەڵێم مەیکە ئەگەر بەهێزیش ڕێی لێ بگرم لمنطلق إخلاصه وبيلا ميكا نقل منطلق انتقام وغزوه